ڕاستیا سەروەریەکی گەورەیە بۆ ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو مەکتەبی ڕێخستن کە ئەمڕۆ لە حزوری ڕۆحی شەید ئاشتیا لێرە کۆبووینەتەوە و بە گەورەی ڕۆحی شەید ئاشتی لێرە هەم هۆڵەکە و هەم خولەکەمانەکەینەوە. 44 ساڵ لەمەوبەر ڕێک لەم ڕۆژانە پیاوێکی قارەمان، خوێندکارێکی زانکۆ، کوڕێکی گەنجی سلێمانی، کوڕێک لە ناو زەحمەتیەکانی ژیانی گەڕێکی دەرگەزێن و سلێمانیەوە یێتە دەرەوە و خەبات و ئایدیا و بیر و باوەڕەکانی کۆمەڵە و یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵەگرێت. ئیشەکانی ئێمە، ئیشەکانی مەکتەبی ڕێخستن، ئیشەکانی هەموو تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوەکار یەکتریە بن. من هیوا خوازم کە ئەم خولە دەیان خولی دیکەی بەدواوە بێ. لەم بۆنەیەدا بە هەر مازانی لەگەڵکردنەوەی ئەم هۆڵە خولی شەید ئاشتی بۆ پێگەیاندن و ڕاهێنانی کادراندا بکەینەوە بۆ ئەوەی لە ڕاگەاندنا کادرەکانمان وشیارتر بن، بەتواناتر بن. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی، سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی بە خێرهاتنێکی گەرمتان دەکەین لە ناخەوە پێزانینی خۆمان بۆ دەربڕینی سۆز و هەستی خۆتان بۆ شەید ئاشتی و نەماڵەکەی ئەسەدرین دەکەین.